ئیسان لەگەڵتان بەردەوام ببین ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە لە جیهاندا لەم ڕۆژەدا چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدرێت یان هەڵمەتی پاکردنەوە بێت یان نەمام ڕواندن بێت یان سیمیناری پەروەردەیی لە پێناو پاراستنی زیاتری ژینگە. بۆیە کوردستانیش هاوشێوەی بەشێکی زۆر لە هەرێمەکانی دنیایان وڵاتانی دنیا و عێراقیش بەتایبەتی کاریگەریەکانی پیسبوونی ژینگەمان لەسەرەوە هێشتا هۆشیاری تەواو سەبارەت بە پاگراگرنی ژینگە بە تەواوەتی دروست نەبووە. یاساکان ئەو یاسا بەرکارانەی کە هەن لە هەرێمی کوردستاندا تا چەند توانیویانە تاکێکی پارێزەری ژینگە دروست بکەن. ئایا ترس لە سەرەتای بەرنامەکەوتمان ترس لە یاساکان ترس لە سزاکان هەبێت ئێمە ژینگە بپارێزینیان لە ڕووی مۆڕاڵی خۆمانەوە ئاخلاقی و بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ژینگە ئەبێت ئەمەیان زیاتر بێت لەعنی لە پێشینەتر بێت. هەموو ئەمانە دەکەینە پرسیار و ئەمڕۆ لە شاری سلێمانیش چەندین چالاکی جۆرا و جۆر لەسەر ڕۆژی جیهانی ژینگە ئەنجامەدرێت و لەسەر شێوازی کەمکردنەوەی قەباری مەترسیەکانی سەر ژینگە بەتایبەتی پیسبوونی ژینگە شایعات ئەندازیاری کشتوکاڵ و بەڕێوەبەری ژینگەی سلێمانی لە لامان میوانە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. خات و شای زۆر بەخێر بێبانیت باش. سپاس بەیانیتان باش بەیانی هەموو لایەک باش و هیوای هەینەیەکی خۆش و پڕ ئارامی و ژینگەیەکی پاک بۆ هەموو لایەک. خات و شای هەموو ساڵێک نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژەی داناوە بە ڕۆژی ژینگە. بۆچی ئەم ڕۆژە بزات دیاری کراوە و دروشمی ئەم ساڵ چییە؟ بەڵێ وەک خۆتان نەزانن ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە و لە 5 حوزەیرانی هەموو ساڵێک ئەم یادە ئەکرێتەوە لەلایەن UNEP-ەوە ڕێک دەخرێت و ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بێبەژنین لەم ڕۆڵە و بۆیە ئێمە دایمە هەوڵی ئەوەمانیاوە کە چاکسازی بکەین و من لێرەوە بە بۆنی ئەم ڕۆژەوە پیرۆزبایی لە فەرمانبەران و ژینگە پارێزان و ڕێکخراوەکانی سەرجەم ڕێکخراوە ژینگە دۆستەکانەکەم. دروشمەکەشمان ئەمڕۆ ژینگە بپارێزە ژیان بپارێزە. زۆر دروشمی خۆتان یان UN؟ دا دروشمی خۆمان. زۆر باشە. خات و شایی لە ئێستا کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە گەورەترین هەڕەشەی ژینگەی چێ لە ئێستاە کە هەبێت؟ گەورەترین هەڕەشە ئەتوانین بڵێن ئاستی هۆشیاری کەمە. ئێمە ئەبێ لەم ڕۆژە هەوڵی ئەوە بین بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ژینگەیی و ئەو بەرەنگاربوونەوانەی کە ڕوو لە گۆڕانی کەش و هەواکە بە پێی یاسا و ڕێنمایەکان ئەبێ کاری لەسەر بکەین و ئێمە وەکو هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی بێبەش نین لەم گۆڕانی و ئاڵ و گۆڕانی کەش و هەواکە ڕۆیە و هەوڵی ئەوە ئەین کە تاکی کۆمەڵگە هۆشیار بێت بۆ کەمکردنەوەی پیسکردنی ژینگە. باشە هۆشیاری هەیە خات و شایی لای ئێمە بەدڵنیاییشتوینێتە ئەوەیان ئیسە باسی شتێکم کردوتم ئێمە لە ترسی سزاکان تاکی زۆر جار لە ناو بەرنامەکە باسمان کردو لێرە بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی قوتۆکەی چوزانم پاش ماوەی جگەرەکەی لە سەیرانە بەجێ هێڵە ئەم تاکە بەرە لە وڵاتێکی چوزانم ئەوروپی ڕەنگە هەر نەوێرێ فڕێشی باچکە یاسا وای لێ کردووە کە سنوورێکی بۆ داناوە. خۆی ئێمە ئەم بابەتە ئەم تەوەرەی شت فڕیان لە هەموو وڵاتی دنیا هەیە و هەمووشمان کەم تا زۆر ئەوروپامان دیوە و ئەم شتان ئەم دیاردانە هەر هەیە. من دوێنێ لەسەر جادە بووم ڕۆشت یعنی ئەهاتمەوە ماڵەوە سێرەکەم یەکێ فلتەری جگەرەکەی فرایە دە بە ئاوەکەی فرایە ینی دڵم ژانەیە کرد. بۆیە ئێمە ئەگەر تاکی کۆمەڵگە تاو هۆشیار نەبێ و چارەسەرێ بدۆزینەوە بۆ ئەم بابەتە یاسایەک دابرێت خەرامەیەک ئێستا ئێمە ئەو سیارانەی کە دووکەڵەکە هەر کەسێ ڕسمی سیارەمان بۆ بنێرێکە دووکەڵەکە یەکسەر دەست بەجێ لەوێ غەرامە ئەکرێ کاتێک چه سنەوەیەکی تازاکاتەوە سێرەکە غەرامەی ژینگەی لەسرە یعنی بێ لە ڕێگەوبان و ژینگە غەرامەی ژینگەی لەسەرەیەتە لای ئێمە ژیرەکە ژمارە و تۆم تابلۆتەکەش دەرکەوێت ئەمە بۆ هاوڵاتیانم پێمە ئەگەر هەر کەسێک ئیشمان لەسەرم بابەتە کردووە کە بۆ دووکەڵ و هەوڵی ئەوە شەین کە تاکی کۆمەڵگە زیاتر هۆشیار بێ و هەر یەک لە ئێمە ئەگەر سزای یاسایی یاخود مادی نەبێت تۆزێک تونگتر نابینەوە و هەر لە هات و چۆشە هەمومان هەر ئەم دیاردەیە هەیە کە هەمومان تیژڕەوین بەڵام بەهۆی کامێراکانەوە تۆزێک تیژڕەویمان کەم کردوێتەوە بەهۆیەوەی کە سزای یاسایی و سزای مادی بەدواوێ. زۆر باشە دەستان خۆش بە اینجا هەر لەسەر ئەو دووکەڵی کە باسی لێوە کرد بەڕاستی زۆرێک لە بارهەڵگرەکانە بینی ئەم دووکەڵیان بەڕاستی
ئەخەنە ژینگە و بوونیان هەیە ئەم دوو کەڵانە بێ ینی هەر کەسێک ئەمانەی بینی وێنەکەی بگرێت و بۆ ئێوەی بنێرێت چۆن پەیوەندی بکات بە ئێوە چۆن ئەو ڤیددیۆ بۆ ئێوە بنێرە لە چ ڕێگایەکەوە ئێمە سایتی خۆمان هەیە سایتی فەرمانگەی ژینگەی سلێمانی و ژمارەی لەسرە و ئێمە بەردەوام 24 سعات وەڵامی هەموو ئەو پرسیار و ئەو وێنە و ئەو ڕخنانە ئەینەوە کە بەرامبەرمانە خەڵک هۆشیاری هەیە کە هاوکار بێت لەگەڵ ئێوە بۆ زۆرمان پێکەوە زۆر هۆشیارە بەڵێ هیوادارینەوەش بەلاڕێیان نەڕوانی ڤیددیۆ و فۆتۆشی تیاابێ ڤیددیۆ بابەتەکە من ڕقم لە خاتوشایی ئۆتۆمبیلەکەی وێنەیەکە گرم لەگەڵ تابلۆکە ئێستا هێڵ هەمووسی هەبێت ئێمە زیاتر ئیش لەسەر وێنەیە کە دووکەڵێکی ڕژیا خۆ ڤیددیۆیەک ئیش لەسەرەوەکەینەوەی نێریم بۆ بەڕێبەتی هاتوچۆ و هەماهەنگل لەگەڵ ئەوەش کراوە کە ئەگەر لە ڤیددیۆیان فۆتۆ هەبێ کەسێک شتێک فڕێ ئەوەش پێما بە هەر ئەوەش لە بەرنامەیە بکرێت لە ڕەشنووسی تازای یاسایی ئەی لە شوێنە گەشتیارەکانە خاتوشایی بۆ نمونە ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە و کەسانی کە بەنیازم بچنە شوێنە گەشتیارەکان ئەو خۆڵ و خاشاک و پاژماوانی کە لێیان بەجێمێنێ لە دوای گەشت و سەیرانەکان گەل لەو سروشتایە بڵاوی بکەنەوە چ لێ پێچینەوەیەک لەگەڵ ئەو کەسانەیە کرێت بەنسبەت گەشت و گوزارەوە ئێمە بە خۆشحاڵیەوە کە ئێستا سەرۆکی دەستەی گەشت و گوزار بەڕێز خات و ژوانخانە بەڕێوەبەری نووسینگەی کاقوبادا هەماهەنگیەکی باش هەیە لە ئێستادا کە بتوانین چۆن ئەو پرۆژە گەشتیارەکان کۆنتترۆل بکەین وە ئەمەشەکەوێتەوە سەر هاوڵاتی خۆی و هەماهەنگێکی باشش هەیە لەگە سەرۆکایەتی شارەوانی کە بەردەوام حاویەی لێە بەڵام کە تاکی کۆمەلگە هۆشیار نەبێ ئەو کە گەشت و گوزارەکە لەو شوێنەوە کە ئەو سروشتە جوانەمان هەیە دی بە ئێمە شکۆیکینەوە و بخێنە حاویەکەوە ئەمە با لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەمە شتێک نییە دیاردەیەک نییە بڵین دقی چێکە خۆ هەریان پاکی ئەەکەنەوە دقی چێکە خۆ هەر ئێمە نین خەڵکی تریش فڕی ئاات یعنی ئەم دیاردێ هیوادارم کەم بێتەوە یعنی کەم بێتەوە بەرەو نەمان بچێت ئەوە شەر سزای خۆی هەبوو من بینیم بۆ نمونە لە ماوەی ڕابردووە دانرا بوو هەر کەسێک لە شوێنە گەشتیارەکان لە شوێنە گەشتیارەکان بەڵێ پاشماوەکانی بڵاو کاتەوە ئەویش بە هەمان شێوە سزادرێت ئەگەر وێنە و ڤیددیۆکەی بگرن و بینێرن بۆ لەگەڵ وەزارەتی ناوخۆیەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە و بەڕێوەبەرایەتی پۆلیسیش ئەمانە بە ماندوونە ناسانە کارەکەم بە تایبەتی لە ڕۆژانی هەینیە لیژنەی تایبەت هەیە سەردانی شوێنەکانەکەن سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن و ئەیتر تا ئێستاش ئەم ئیشە ماوەی سێ هەفتەیە بەردەوام ئەو سەرکەوتووە مرۆڤکەم دیمەنە جوانە نبینە کێسە لەسەر شاشە هەیە سروشتی جوانی کوردستان بە تایبەتی ئەم ساڵ کە بارانێکی باشوانە بەخشکور ئەمە دەست سروشمان جوانە کە ئەم دیمەنا نبینە 40,000 زۆر جار بە کەم مەزانێت ژینگە پیس بکات بەڵام هیواداری من هەمیشە ئاڵێم هیوادارم پێش یاسا مرۆڤ خۆی مۆراڵیان بیر لەوە بکاتەوە ژینگەی بپارێزێت یان زۆر جار لە نێو پەروەردەشدا با ئێوە بە پرسیارەکە لە جەناب بکەم خاتوشایی پەروەردەی ئێمە تاکێکی ژینگە دۆست بەرەمە هێنێ لەنێو خوێندنگاکاندا دڵنیاییەوە بەرەمی هێنێ دڵنیایی ئەی بۆ ژینگەکەماناوە ئەدی لە برەوەی کار لەسەر ئەو بابەتانە نەکراوە پێشووتر بەڵام کەسانی پێش ئێمە پسپۆری ژینگە بوون لە بواری ژینگە بوون و کاریان لەسەر ئەم بابەتانە کردووە کە ژینگە پەرەی پێ بێت بۆ هۆشیاری زیاتر بێت و ئێمە ئێستا کارمان لەسەر ئەوە کردووە کە ژینگە ببێ بە منهەجێک لە سیستمی پەروەردەیە چونکە ئەگەر لە مناڵیەوە تو ئەم شتە دروست نەکەی ئەم بابەتە هۆشیاریە ژینگەیە دروست نەکەی لە ناو مناڵێکا دی بەخوا دروست نابێت کە گەورە بوو هەنێکیشمان هەیە سوپاس بەخوا ناڵین هەموو هەنێکیشمان هەیە ژینگە پارێزە ژینگە دۆستە یعنی من زۆر دڵخۆشە بم زۆر جار کە ئەچمە شوێنێکی گەشتیاری سەیرەکەم کەسەکە خۆی ئەم ناوە پاکاتەوە دڵخۆشە بم بۆ یعنی ئەم کەسانەشمان هەیە بە خۆشحاڵیەوە زۆر باش اینجا خاتوشایی لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان سنوورێک دانرا بوو بەکارهێنانی مادی پلاستیکی زانین مادی پلاستیکی ماوەی چەندین ساڵەیە کە لەم خاکایەشی بێتەوە لە هەرێمی کوردستان چۆن هەنگاو بوون بابەتانە دێت چونکە بەڕاستی لە ژیانی ڕۆژانەی هەریەکێکمانە زۆرێک لە بابەتەکان لە مادی پلاستیکی دروست بوون و بەرهەم هاتوون و کە دواتریش فڕێ ئەدرێنە ژینگەکەەوە کەسی داترین ئەم سفرە سەفەریانەیە کە ئێستا من بەکاری ناهێنم
سفری سەفەری شتی سەفەری بەکار نایەنم هیوادارم خەڵکیش هۆشیار بێت دەربارەی بەکارهێنانی چی بەکاربێنین بەدیلیەوە چێست ئەوەی جارانەکە بە پەڕۆس ڕایەوە کامانێت من لەسەر مێزەکە شتێک هەیە لە ئیکیایی کڕمە هاوانی بەردەم مێزە قاپ و کۆشکەکەی خۆتی خەیتە سەر دوای ئەتیادی خەیتە ناو غەسالەشەوە هەرە شۆرێکی کە میوانی شمیە چەرچەفێکی گەورم کڕیوە دایانم سیرمەکە ناوەڵەن دوای ئەمە ئەیشوی ئەڵم ئەی خەمەنە و بەڵام بۆ گەشت و گوزار بۆ گەشت و سەیران ینی مەبەستم خەڵک ئەتوانێت ئەو مەوادە پلاستیکیانە بەکاربێنێ کە دۆستی ژینگەیە هەند دروست دەکرێن لە گەرمەشامیە لە پەتاتەیە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی خاک بەڵام بەو دەرەجەیە نییە کە پلاستیکەکەی تر ئەو جۆرە پلاستیکەی تر نزیکی 450 ساڵی ئەوێ هەتاوەکو شیە بێتەوە وە کاریگەری دروستبوونی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی تر هەمووی لە ڕووی ژینگەوە ئێستا من کە ئەڵێم ژینگە بەڕێوەبەری ژینگە ئێستا تەندروستی شارەوانی گەشت و گوزار هەر یەکە و ئیشێکی خۆی هەیە بەس من وەکو بەڕێوەبەری ژینگە هەموو ئیشەکانیەتەوە لای ئێمە چکە ئەگەر بین پێناسی ژینگە بکەین ژینگە هەر شتێکە کە مرۆڤ نییە ینی ئێستا ئێمە هەین لێرە ئەمە هەمووی ژینگەیە ئەتوانین ئێستا پیسیکەین ئەتوانین کارگەیەک دانەی دوو کەڵکە ڕۆن فڕێ بە ئینسانەکە خۆیەتی دەوری هەیە بۆیە ژینگە یاسامان قورسە یاسای ژمارە 8 ساڵی 2008 یاسایەکی قورسە و ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2024 ئەمەش بە هەمان شێوە ئێمە کە ئەڵین قورسە جێبەجێکردنی قورسە بۆ لە بەرەوەی بمانێت کەمترین پیسکەری ژینگە ڕووبکاتە هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی خاتوشایی جۆرەکانی هەموو جۆرەکانی پیسبوونی ژینگەمان هەیە خۆ ئێمە ڕەنگە هەندێک خۆشبەخت بین هەندێک پیسبوونی زۆر گەورە هەیە لە وڵاتی ئێمە ڕەنگە نێژ بێ بەڵام کاریگەریەکانی هەمووی لە کوردستانە هەستی پێکرێ بەسەن پیسبوونی هەوایە پیسبوونی ئاوە چوزانم ئیترەوە خاکە من پێم وتم ئەو بەرەنگار بوورەوانەی یاخود ئەو ئاڵ و گۆڕانکاریانەی کە لە کەش و هەوا ڕوویاوە لە جیهانە ئێمە وەکو هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی بێبەژنین و ئیمساڵ کە ئەبینین ئەم گۆڕانی کەش و هەوایە ڕوویاوە لە جیهانە و سروشتێکی جوانمان هەیە و ئێمە بەردەوام یعنی ئێستا بۆ نمونە ئیمساڵ ئەبینی ئەم گۆڕانەی کە کراوە لە کەشوهایەت کاریگەری هەیە لەسەر ژینگە بە هەمان شێوە و کەم تا زۆری ئەو کارگە و پرۆژانەی کە دروست دەکرێن لە ساسی و دوی پرۆژە پیشەسازەکانی عێراق لە پارێزگای سلێمانی ئەنجام مەدرێت ئەمەش هۆکارێکە سوپاس بەخوا کە ئەمە گەشەی ئابووری زیە ئەکات بەڵام ئەبێت چاومان لەسەر ئەوە بێ هەمیشە چاودێرین لەسەر ئەو کارگانەی کە دروستکراون لەم زۆر باشە خاتوشایی لە وڵاتە پێشکەوتوەکان پاژماوەکان جیاکرێتەوە خۆڵ و خاشاکان جیاکرێتەوە شوشە بەجیا پلاستیک بەجیا ئەوانەی تریش بەجیادا ئەندێن لە لای خۆمان بۆچی بیر لەم بابەتە نەکراوەتەوە یاخود کارگەی ڕسایکلین هەبێت بۆ دووبارە بەکارهێنانی ئەمانە تا چەند هۆکارێک بێت بۆ پاراستنی ژینگە خۆشحاڵیەوە تا ئێستا دوو کارگەی ڕسایکلینی پلاستیک هەیە لە بەجارێکی سوودی لێ وەرناگیرێتەوە کەشتی لێ دروست بەخێر سوودی لێ سوودی لێ وەرەگیرێتەوە دەنگکۆڵی پلاستیکی لێ دروست دەکرێەوە بە هەمان شێوە لە کارگەکە جیاکەنەوە بزانم ئەوە ئێستا ئێمە کار لەسەر ئەوەکەین کە لە پرۆژە نیشتەجیەکانەوە یاخود لە شوێنە گشتیەکانەوە شەقامە سەرێکەکان ئیش لەسەر ئەو بابەتە بکەین کە خۆڵەکان جیاکرێتەوە ئێستا لە هەموو وڵاتی دنیاە کە ئەچی سیرەکەی خۆڵی شوشە جیا پلاستیک جا خۆڵ اعتیادی جا پلاستیک ئەتوانی خەڵکەکە خۆی وای لێت ئەو پلاستیکە کۆکات ئەگەر جیهازی مەشینی ڕیسایکلینمان هەبێ لە شوێنە گشتیەکانە و بە بەرامبەرێک بکرێت هەرچی خەڵکە خوایەتە ئەوەی کە پلاستیکەکە کۆکاتەوە بۆی بچێ بیخاتە ناو مەشینەکە و بڕە پارەیەک وەرگێ ئیشمان لەسەر ئەم بابەتانە کردووە و هیواداری لە داهاتوویەکی نزیکە بگەینە ئەنجام ئیشمان لەسەری کرد بە خەڵدار خاتوشایی لە هەموو دنیا کاتێک کاڵەیەک هاوردە ئەکرێت بۆ ناوخۆی هەر وڵاتێک هەندێک پێوەەر هەیە بۆ هاوردەکردنی ئەم کاڵایانە یعنی بۆ ئەمە ئێستا باوەڕکە هەندێک جۆر لە مەواد هەیە کە لە وڵاتانی ترەوە هێنرێ سێ بەرگی هەیە ئەم بینیمانە سێ بەرگی هەیە ینی کراسە دوور لە ڕێبینەران و جەنابتان پێڵاوە هەر بابەتێکی ترە یعنی هەستەکە چەند بەرگێکی هەیە هەست ناکێ ئەمە جۆرێک لەوەیە کە ئەو وڵاتانە ئەیانێت تۆزێک خۆیان لە بابەتی
پاشماوە پلاستیکەکان بپارێزن و بیانێ ئەمە کاڵەیەک لە وڵاتێکی تر ساق بکرێتەوە هێنێ ئەمە لە کوردستانە ئەبینرێ یان ئۆتۆمبیل فلترێکی هەیە بۆ ئەوەی ئەو گازە ڕەشە بڵاو نکاتەوە کەچی باز لەواکری ئەم فلتەرە لێ ئەکرێتەوە لە کوردستانە بەکارێنێ چی کراوە بۆی سنوورەکان تۆزە تۆکماکرێ بۆی تۆزێک لەو کاریگەری و لێکەوتانەی پیسبوونی ژینگە کەم کرێتەوە لە تانجەرۆ کۆمپانیایەک هەیە من لە 2000 نزیکەی 20 بوو 2020 بوو کۆمپانیایەک هاتن ئەو کاتە من لێپسراوی هۆبەیەک بووم لە فەرمانگە هات وتی ئێمە ئەم جیهازی فلتەرەمان هێناوە بۆ ئەگزۆزی سیارەکان بۆ ئەوەی خۆتانەزان کوالتی بنزین کەم تا زۆر فەرقی هەیە وە گازیش بە هەمان شێوە زۆرمان پێ خۆش بوو وتمان فەرموو بیکەن بەڵام ئەوە بوو تەعمیم نەکرا بەسەر بەڕێوەبەراتی هاتو چۆ یا وەزارەتی ناوخۆکە ئەم خاویانە هەیە کە لە کاتێک ئازانین زۆر مەترسیدار لەم بابەتان واللهی ئەمەیان تۆزە پرسیارەکەم قورسەکەم بۆی بە زۆر قورس داوەزی نە مەوزوعەکە با من یەک شتە بۆ بەڕێستان ئارزکەم ئێمە کێتە سەر ئەو بابەتانە ئیش لەگەڵ محافەزاکەین لەگەڵ وحدەی ئیداریە دانیشین پێشنیارەکەین ئەمە ئەگەر ئەم بابەتە بەم شێوەیە بکرێ ئەمە چارەسەرەکێتی نەکرێ ئەمە کێشەکان دروستە بێ ئەیتە دوا بڕیار لای بەڕێزیانە کە چۆن بڕیار لەسەر ئەو بابەتانە بن و تا ئێستا لەوەتی من دەست بەکار بووم نزیکەی 8 مانگە سپاس بەخۆیانی هەشتێکمان ویستی بێ وەکو بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی و هەر پێشنیار و یاداشتێکمان بەرز کردی بێتەوە لە مەسلحەتی ئەم شارە بۆ پاراستنی ئەم شارە بووە بەدەستمان هێنا و پلانی داهاتوشمان ئەوە لە ئایندێکی نزیکە پێتانەڵێ زۆر باش اینجا ئەمڕۆ کە ڕۆژی گیانی ژینگەیە و کواری باسی لێەوە کە ڕەنگە لە سەرانسەری گیانە چالاکی جۆرا و جۆر بەڕێوە بچێ بۆ پاراستنی ژینگە لە سلێمانی بەتایبەتر چ چالاکیەکەم هەیە ئەمڕۆ کە بەڕێوە بچێ سەبارەت ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کاژمێر 11 لەگەڵ فەرمانبەرانی و کادرانی بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی و هەموو سەرجەم ڕێکخراوە ژینگەیەکانی کە دۆستی ژینگەن و ژینگە پارێزان کە ئەمانە ئێمەین چەندین ژینگە پارێز هەبووە شەهید بووە لە پێناوی پاراستنی خاک لە پێناوی پاراستنی ژینگەی شارەکەی من لێرەوە ئەوە ڕاگەیەنم بە خێزانەکانی ئەو شەهیدە نەمرانەی کە لە پێناو پاراستنی ژینگەیە گیانی خۆیان کردە قوربانی هەمیشە ئەوان سەربەرز بن بە نەوەکانیان و ئێمەش سەربەرزین بەبوونی ئەوان و ئەولەوێتی ئیشەکانمان ئەوە بێ کە پاراستنی ژینگە و ئەو ئەرکەی کە بۆ ئێمەیان بەجێهێشتووە ئێمە تەواوی بکەین. چیەکرێت ئەمڕۆ خاتوشایی؟ ئەمڕۆ هەڵمەتی نەمام ناشتنەکەین لە چیایی شاخی گۆیژە و پاکردنەوەی چیای ئەزمارەکەین و ڕێزدەنان لەسەر جەم ژینگە پارێزانی سەر بە پارێزگای سلێمانیەکەین. باش ئەم چالاکیانە یعنی زۆر جارێ ئەمە باسەکەین جێگەی دەستخۆشین بەڕاستی کە ئەگەر لە ڕۆژێکی شا بگرە هەر جێگەی دەستخۆشە بە دڵنیان بە درێژایی ساڵ ئەکرێ بەڵام چی بکرێت ئەم جۆرە چالاکیانە گشتاندنێکی بۆ بکرێ ینی یان باسی سیتیەکانت کرد بەڕاستی ئێستا مەرجێکەیە کە ئەبێ لە سەدا ئەوەندەی سیتیەک سەوزایی بێ بۆ لە وڵاتان ئەوترێ دەڵێ ئەگەر ئەرزێکی 100 مەتریت هەیە ئەبێ 60 باغ بێ و چلی خانوو بێت لە هەندێک وڵات ئەم یاسای ئاوە تەخمین کراوانی دانراوە لای ئێمە چی کراوە بۆی بە یاساژ نەبێ بە تێگەیشتنیش بێت ئەم بابەتە زیاد بکرێت ڕێژەی سەوزایی زیاد بکرێت پێمە بێچەکە لە گرفتە سەرچەکەی ئێمە لە ڕۆژە نیشتەجێیەکان ئێمە ڕووبەرەکەی چەند بێ لە 125 ئەو ڕووبەرە پێکەین بە سەوزایی 25 کەم نییە 25 کەم نییە هەنێکیان هەیە 36ەکان یعنی ئەمە جێ دەستخۆشیە کاچینە پرۆژەکە لیژنەکان سەردانەکەن سیرەکەی لە 125 زیاترە لە 125 ئەو ڕووبەرە زۆرە و ئێستا لە ڕەشنووسی یاسا تازەکە هەوڵی ئەومانیاوە زیایکەین
ئیتر با پەرلەمان تشکیل بێت ئەو کاتە ئیتر ڕەشنووسەکانیش پەسەنداکرێت و بەشکم یاسا و ڕێنمایەکانیش بەرە و ئاراستەیەک بڕوە کە ژینگەکەمان بەرە و ژینگەیەکی پاک و ئارام بێت. شای ئاوادان دەزاری شکۆڵ بەڕبەری ژینگی سلێمانی زانین پەلێتە لە بەرەوەی و هەڵمەتە هەیە لەشتان